سەرەتا بەناوی خۆی گەورە مێرەبان من سالار باقی بەرپرسی بەشی دیکۆر ماوەی 8-9 ساڵە لە کەناڵی پێیام کارەکەم و بە هاوکاری برای بەڕێزم کاک هەردی توانیوانە زۆربەی کارەکانمان بۆ پەڕی باشیەوە بە ئەنجام گەیەنین. پشتیوان بەخوا هەوڵین بەردەوام بین و بە هیواین بتوانین سوودێکمان گەیاند بێ و سوود بگەێنین و کارەکانمان جێگەی خۆی گرتە بێت ئینشەڵڵا. بەڕێزان من دەستخۆشی تەواوم هەیە بۆ تەواوی ستافی پەیام لەسەرەوە تا خوارەوە و دەستی ماندووبوونی هەموو برایانە گوشم ئینشەڵڵا بە هیوام ساڵیادی پەیام بێتە ساڵێکی نوێبوونەوە و هیوای بەردەوامی و گەشە پێدان و نوێبوونەوەیکی جوان نەخوازم بۆ پەیام ئینشەڵڵا ساڵێکی پڕ سەرکەوتن بێ بۆ کەناڵەکەمان و سەرڕای و قەیران و شتێکی ئێمە بەدەر لە کەناڵەکانی کە خۆمان نەزانین کەناڵی پەیام پشتیوانێکی وەها بەهێزی نییەوە کەناڵەکانی کە ئێمە ئەوەی پشتیوانمانە خۆی گەورەیە پشتیوان بەخوا ئەم ساڵێکی جوانترە بە بۆ ئێمەوە هیوایمان دوو نەبوون بۆ برایانەی کە لە پشت کامێرەوە لە تەواوی بەرنامەکانە لە تەواوی پرۆگرامەکانی پەیامە کارەکەن دووبارە ساڵی نوێی کارکردنیان پیرۆز بێەوە دەستی ماندووبوونیان نەگوشم. زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان من کۆسار پەیوەند پیشەم لە کەناڵی ئاسمانی پەیام کامێرەمان زیاتر لە 10 ساڵە ئەزموونی کارکردنم لە کەناڵی ئاسمانی پەیام هەیە. من زۆر عەشقم بە ئیشەکەی خۆم و بە کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە ماڵی یەکەم بۆ من. ڕاستە زۆر جار بەربەرز دروست کراوە لە ئیشەکانمانە زۆر جار ئازێ دراوین لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە، بەڵام ئەمە نەبووتە ئەوەی کە ساردمان کاتەوە لە پیشەکەمان یاخود لە ئیشەکەمان. ئێمە هەمیشە هەوڵمان داوە وێنەکان و ڕووداوەکان و بەرنامە تۆمارکراوەکان بەرجوانترین شێوە بگوازینەوە بۆ ئێوەی خۆشەویست. بە بۆنەی 12مین ساڵیادی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامەوە وەکو یەکەم کەناڵی ئیسلامی کوردی پیرۆزبایی لە خۆم و لە بەڕێوەبەر و لە ستافی بەڕێوەبردن و لە هەموو هاوڕەکان مەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها پیرۆزبایی لە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیامەکەم. سڵای خۆی گەورەتان لێبێ. من ئەحمەد کەریم ئەزموونی 9 ساڵ کارکردن لە کاری میدیایی لە کەناڵی ئاسمانی پەیام یەکی 12 پیرۆزەکەم یادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێ لە هەموو لایەک. ئێرە وەکو بەشی ستۆدیۆی دەنگی کەناڵەکە هەر دەنگێک هەر بەرهەمێکی دەنگی کە کەناڵەکە پێویستی بێ لێرەوە بەرهەمێت و یەکی 12 مێژوویەکی جوانە لە ناو کاری ڕۆژنامەوانی کوردیە، لە ناو کاری میدیاییە، لە ناو کاری ڕۆژنامەوانی کوردیە. یەکی 12 مێژوویەک بوو کە کەناڵێکی بوێر و ڕازگۆ لەدایک بوو. هەمومان ئەزانین کە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێک بووە هەمیشە لە بەرەی خەڵکا بووە، دەنگی لەگەڵ دەنگی خەڵکا بووە، هاواری لەگەڵ هاواری خەڵکی بەشمەینەتا بووە. کەناڵێک بووە بە یەک ڕوو بە یەک ڕیتمی ڕاستەقینە بە ڕوویەکی ڕاستەقینە ئیشی کردووە، جارێک لەم بەر نەبوو جارێک لەولا بەڵکو لە بەرەی خەڵکا بووە. من یادی دامەزراندنی ئەم کەناڵە جوانە پیرۆزەکەم لە هەموو لایەک لە خەڵکی بە تایبەتی لە بەرەوەی کەناڵی خەڵک بووە، کەناڵێکی هەمە چەشن بووە و پیرۆزیەکەم لە خۆم لە بەرەوەی ماڵی خۆم بووە. ئێمە هەر کەسێک هەر کارمەندێک هەر کەسێ لەم شوێنە خزمەتی کردبێ لەم کەناڵەیە بە ماڵی خۆی زانیوە. خزمەتی ئێمە خزمەتە بە خەڵکی. یادی دامەزراندنی ئەم کەناڵە پیرۆزەکەم لە بەڕێوەبەر و لە ستافەکەی و لە خەڵکی 12 ساڵ کارکردن و خزمەت بەرز و پیرۆز بێت. ئێمە پەیمانی بەردەوامی و وەفا نوێیەکەینەوە.